سڵاوتان لێ بێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم چۆنن؟ هیوادارم زۆر باش بن. ئەزانن ئەمڕۆ لەکوێین؟ خۆشم ئەزانم بەڵام پێتان ناڵێم لەکوێین. لە گوندێکی دڵگیری کوردستانین. هاتووین لەگەڵم مناڵە عەزیزانەی ئەمانەوێ بەرنامەیەکی جوان پێشکەشیەوە بکەین. با بگەڕێنەوە بۆ لایەوان بۆ ئەوەی ئەوە پێتان بڵێن گوندەکەیان کوێیە و لە چ ناوچەیەکی کوردستانین. فەرموون لەگەڵمان بن، فەرموون! سڵاوتان لێ بێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم چۆنن؟ هەمووتان باشن؟ ئەیە خوا هەمیشە باش بن. من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە. ئەزان بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم جارە ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان و چاو بە ئێوەی عەزیزەکەوێ. ئەدی پێ بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ کانی چنار. سەر بە ناحیەی کوێیە؟ ئەی ناحیەی پیرەمەگرون. سەر بە قەزای کوێیە؟ دووکان. ئەی قەزای دووکان. سەر بە پارێزگای کوێیە؟ یەک چەپڵێقایی بۆ خۆتان. مناڵەکان هاوکارانم راپۆرتێکی زۆر جوانیان ئامادە کردووە لەسەر گوندەکەیەوە. با جارێ بچینە لای ئەو راپۆرتە و دواتر ئەگەڕێنەوە بۆ لای ئێوە. فەرموون! سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم چۆنن؟ هیوادارم هەمووتان باش بن. ئەمڕۆژ وەک هەموو ڕۆژەکانی تر خۆمان ئامادە کردووە بۆ گەشتێکی نوێ. وەرن با پێتان بڵێم ئەڕۆین بۆ کوێ. ئەم جارەش بەڕێ ئەکەوین بەرەو گوندێکی دڵگیری کوردستان. بۆ گوندی کانی چنار. ئەم گوندە جوانە سەر بە ناحیەی پیرەمەگرونە و دووریەکەی نزیکەی 44 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە. گوندێکی تابڵی جوان و دڵگیرە. پشتی ئەم گوندە بە شاخی تۆکمە دەورە دراوە و لە ڕۆژهەڵاتەوە گوندەکانی تەڕەمار و لە ڕۆژ ئاواوە گوندی قازان و لە خواری گوندیش گوندی چەرماگە دراوسەیەتی. ئێمە زۆر دڵخۆش بووین بە سەردانکردنمان بۆ ئەم گوندە جوانە چونکە ئاوەدانیەکی زۆر باشمان لەم ناوچەیە بینی و ژمارەیەک ماڵی زۆر باش هێشتا لەم گوندە ژیان بەسەرە بن. خەڵکی گوند بۆ دابینکردنی بژێوی ژیانیان ڕۆژانە سەرقاڵی کاری کشتوکاڵی و ئاژەڵدارین کە ئەمەش جێی دڵخۆشیە کە ئێمە ئەبینین خەڵکی گوندەکان هێشتا درێژە بە ژیانی گوند و کشتوکاڵ ئەدەن. لەم گوندەدا بۆ یەکەم جار لە ساڵی 2002 قوتابخانەیەک تێیدا کراوەتەوە و لە ئێستادا خوێندن تیایدا بەردەوامە و منداڵان دەتوانن تا پۆلی 6 بنەڕەتی لە گوندەکەی خۆیان درێژە بە خوێندن بدەن. با زانیاری زیاتر لەسەر ئەم گوندە باز نەکەین. ئەوەی ماوەتەوە با لە دەمی هاوڕێکانمانەوە گوێتان لێبێت. کەواتە با ئێستا بگەڕینەوە بۆ لای زیتەڵە و هاوڕێکانمان. فەرموون! کەواتە با چەپڵێلین بۆ ئەو کارانمان بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە. ئێستا بێمە لاتان و گفتوگۆ بکەین لەسەر گوندەکەتان و لەسەر ناوچەکەتان. بەڵێ. بچمە لای کێ؟ سەلما گیان چۆنی؟ باشم. باشی؟ سەلما گیان لە قوتابخانەی؟ بەڵێ. لە پۆلی چەند؟ لە 2 ئافرین. ئەی پار لە پۆلی 1 بووی؟ بەڵێ. ئافرین. سەلما؟ بەڵێ. ئێمە بۆ ئەوەی بەیانی زوو خەبەرمان بێتەوە بۆ قوتابخانە ئەبێ شەوان زوو بخەوین یان درەنگ؟ زوو. ئافرین، چونکە ئەگەر ئێمە شەوان درەنگ بخەوین ئەو کاتە بەیانیش خەبەرمان نابێتەوە بۆ قوتابخانە و لە قوتابخانە دواکەوین وایە؟ وایە. ئافرین. لاوی گیان چۆنی؟ باشی. ئەحواڵت چۆنە؟ وەڵا باشم. لاوی گیان لە قوتابخانەی؟ بەڵێ. لە پۆلی چەند؟ 2. ئەی ئافرین. لاوی حەزت لە قوتابخانەیە؟ بەڵێ. فێری چی بووی لەوێ فێری زانست و زانیاریە بی؟ بەڵێ. ئافرین. ئەی لەوانەی بیرکاریە باشی؟
بەڵێ ئەی لەوانەکانی ترە هەمووی باشن لە هەموویە باشی بەڵێ ئەی ئافرین لاوی بەڵێ با پرسیارێکی لێ بکەم بەڵێ دوو سێو کۆی کەیتەوە لەگەڵ دوو سێوی تر ئەکاتە چەند سێو چوار ئەکاتە چوار سێو ئەی ئافرین هەر بشی یەک چەپڵی قای بۆ کاکە لاوی مایکێکە بە یاراگیان یارە بەڵێ چۆنی وەڵا باشم ئەحواڵە چۆنە وەڵا باشم ئەی یاخوار باشبی یاراگیان ئەی تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند سێ لە پۆلی سێ ئافرین یارە حەزت لە پاک و خاوێ نییە ها بەڵێ ئافرین باشە یارە ئەگەر ئێمە پۆلەکەی قوتابخانەمان پیس بوو بێ پێویستە ئێمە پاکیکەینەوە یان کارگوزار و مامۆساکان ئێمە پێویستە ئێمە پاکیکەینەوە بۆ لەبەر ئەوەی ئەو پۆلە ماڵی ئێمەیە ئەبێ ئێمە خۆمان بە خاوەنی بزانین لەگەڵ هاوڕێکانمانە هەڵمەتی پاکردنەوەی قوتابخانەکەمان بکەین وایە بەڵێ ئافرین باشە کاتێکە چوین بۆ سەیران ئەو پاشماوانەی پێمانە ئەبێ چی لێ بکەین هەراوە فڕینە سەر زەویەکە یان چی لێ بکەین نەخر دەبێ هەڵی دەبێ بیکەینێ ناو زبڵی خۆڵ ئافرین ئەبێ بیکەینە ناو تەنەکەی خۆڵ یان کیسی خۆڵەوە دواتریش فڕێ بین وایە وە ئافرین یارە بەڵێ ئەی چیمان پێشکەشەکەی ئادەی گۆرانیە گۆرانیەکەم بۆ بڵێ فەرموو دایکم بۆ ناو ئاگاڕە ناوی باوکیم لێ ئەنێ ئەڵێ باوەکو ئەو بێ بلیمەت و ئاقڵ بێ باوکم هاوار ئەکاو ئەڵێ کەس بۆ نییە کوڕم ناونێ مافی خۆم ناوی بنێم ئەو کارە بۆ خۆمی دانێم باشە بۆ ئارام نابن لێ یارتر حاڵی نابن لە دەی شەڕ و دەگ نادەن پڕبادڵ خۆش حاڵ نابن ئایا من هەڵام نەخرنا بێزار نابم بەخر بە ئایا من هەڵام نەخرنا بێزار نابم بەخر بە دەی تۆش وەرا بۆ ناومان خۆشی زیاترکە بۆمە خێراوەرە ئازیزان خێرە خێرەوەرە ئازیزان ئەی ئەفەرین یەک چەپڵی قایم بۆ یاراکیە دەست خۆش مایکەکە بە کاکە ئەدیان ئەدیان گیان بەڵێ چۆنی باشی ئەحواڵە چۆنە وڵا باشن ئەی یاخوا هەموو کاتێ باشبی خزما چۆنن وڵا باشن هەمیان ئایبیان نیە ئەی یاخوا قەت ئەیبیان نەبێ ئەی خۆ زۆر باشی یان کەم وڵا زۆر باشن ئەی لەخوا بەزیابێ ئەدیان لە بەڵێ پۆلی چەنی لە پۆلی دوو لە پۆلی دوو ئەی ئافرین هەر بشی ئەدیان بەڵێ ئەگەر ڕۆژێک هاوڕێکە ناتەوە بۆ قوتابخانە نەخۆش بوو تۆ چۆن ناوکاریەکەی بۆ ئەوەی لەوانەکانی دوانەکەوێ ئەچیتە ماڵەوە کتێبەکە و بەریت و پێی بڵێ ئێمە ئەم وانێمە خوێند و مامۆسامی پێوتوین ئاچۆن ئافەری کەواتە ئەبێ بچیتە ماڵەوە و پێی بڵێ وەرە ئەمڕۆ مامۆسا ئەم وانەی بێمە وتووە بۆ ئەوەی تۆش دوان نەکەوی ئەم وانێ بخوێنە وایە وا ئافرین کەواتە ئەبێ ئێمە مناڵە ناوکاری یەکتری بکەین یان نا وا ئەبێ هاوکاری یەکتری بکەین وایە وا ئافرین یەک چەپڵی قایم بۆ دیانگیان مایکێکە بە کاکە ئادەم کاگاندم ئەوە کاکە ئادەم ئادەم گیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باش یاخوار باشبی ئەی تۆ لە پۆلی چەنی من دوو لە پۆلی دووی ئەی ئافرین هەر بشی ئادەم بەڵێ ئێستا وەرزی زستانە یان ناوینە هاوین هاوینە باشە ئەبێ ئێمە کاتی گەرما گەرماکە بۆ نمونە سەعاتیەک دوو بچینە دەرەوە لەبەر ئەو خۆرە یاریکەین نە بۆچی لەبەرەوەی گەرمایە لەبەر ئەوەی گەرمە ڕەنگە تووشی نەخۆشی بین ئەو کاتەی یاریمان هەر بۆ نەکرێ وایە بەڵام ئەگەر کاتێک وەکو ئێسا ئەوە دەمە و ئێوارە بوو کەشەکە خۆشی کرد ئەبێ ئەو کاتە بچینە دەرەوە و یاریکەین وایە ئادەم بەڵێ تۆ زیاتر چی یاریەکەکەی دوو گۆڵی و چاو شارکی و ئیسۆستانەوە باشادی پێم بڵێ مناڵان ئەبێ لە هەموو شوێنەکە یاری بکەن یان تەنیا لە گۆڕەپانە یان لە ساحەیە یاریکەن لە ساحە و گۆڕەپان ئافری نابێت لەسەر شەقام و لەو شوێنانە یاریکەیت کە ئۆتۆمبیل هاتو چۆیان پیاکە وایە ئافری چەپڵێکی قای بۆ ئادەمجان مایکەکە بە ئایەجان ئایا بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە وەڵا باش هەر بشی ئایەجان ئایا لە پۆلی چەنی پۆلی شەش لە پۆلی شەش ئەی ئافرین ئایا لە گوندەکەتانە قوتابخانەی تایە بەڵێ هەتا پۆلی چەند هەتا پۆلی شەش هەتا پۆلی شەش
بەڵێ ئەگەر دەرچن بۆ 1970 لەکوێ خوێنن ئەچینە پیرەمەگرون لە پیرەمەگرون باشە بەچی هاتوو چۆکەن بە پێیان بە سیارە بەسارە بە سیارە باشە ئەبێ ئێمە کاتێک کە بە سیارە هاتوو چۆمان کرد قیژە قیژ و دەنگە دەنگ بکەین لە سیارەکەیە نەخێر بۆچی بۆەوەی کە هەمووان بێزار نەکەین ئافرین بۆ ئەوەی کەس بێزار نەکەین بۆی شۆفێرەکە بێزار نەکەین بۆ ئەوەی خۆشمان مادوو نەبین وایە بەڵێ ئافرین ئایەگیان ئایا بەڵێ واتە تۆرەم ساڵەمەوە لە گوندەکەی خۆتان وایە بەڵێ ساڵێکی تری ترە چیتە پیرەمەگرون بەڵێ کەواتە ئەبێ ئاگاو لە خۆ بێ لەو ڕێگەیە و ئەبێ هەوڵ بەی تێبکۆشی بۆ ئەوەی خوێندنەکە و بەباشی تەواوکەی وایە وا هەر بشی ئایەگیان ئایا بەڵێ ئەی چی با پێشکەشەکەی شعر شعر ئادی شعرێکم بۆ بڵێ حەق زەلیل بۆ و ناحەقیش زاڵە درۆ شیرین بۆ قسەی حەق تاڵە ئەمە پند بوو وایە بەڵێ ئەمە لە کێوە فێر بووی وەڵا پەندی پیرەمێردە ئەی ئافرین یەکچەم لە بۆ ئایەگیان دەست خۆش ئافرین مایکەکە بە بە دادەلانۆ لانۆ گیان بەڵێ خەڵکی گوندەکەی ئێوە کاری کشت و کاڵەکەن بەڵێ چیەکەن کشت و کاڵ وەگەن مجۆ و پاخلە و ئەو شتانە ئەی تەماتە و خەیار و ئەو شتانە ناچێنن نەخێر لەبەرەوەی ئاوەکە بەش ناکات ئەوتان کەمە بەڵێ بەداخەوە ئیشەڵا ئەم ساڵی تر ئەوە نەبارانە بارێ کە زەویەکان بە تەواوەتی ئەبوژێنەوە و هەرچی کانی و کارێزیشە ئەبوژێتەوە لانۆ بەڵێ باشە کارێکی باشە خەڵکی گوندەکان کاری کشت و کاڵ بکەن یا کارێکی خراپە کارێکی باشە بۆچی لەبەرەوەی کشت و کاڵ بەداهاتێکی باش بۆ خەڵکی گوندەکان وایە باشە ئەگەر خەڵکی گوندەکان کاری کشت و کاڵ نەکەن خەڵکی شارەکانی شتێکە بێ بیخۆن نەخێر هیچ شتێک نابێ بیخۆن وایە ئافرین چەبڵێکی قایم بۆ لانۆگیان دەست خۆش مایکەکە بە کاکە لاس باڵێ چۆنی وەڵا باشم ئەحواڵە چۆنە وەڵا لاس ئەی تۆ لە پۆلی چەنی دەرچم بۆ سێ دەرچووی بۆ سێ ئەی ئافرین لاس بەڵێ ئێمەی مناڵان بەڵێ ئەبێ بخوێنین یان نابێ بخوێنین دەبێ بخوێنین ئەی باشەکە گوندەکەمان قوتابخانەی تیان نەبوو ئەبێ واز لە قوتابخانە بێنین یان بچین هەوڵ بین تێبکۆشین هەر شوێنە قوتابخانەی لێبوو بچین دەبێ هەر شوێنە قوتابخانەی لێبوو بچین ئافرین ئەی هیچ چاوڕێکە هەیە وازی لە قوتابخانەیە نابێ و تۆ ڕێنماییکەی نەخێر ئەی چی بۆ مناڵانە ئەڵەی کە وازیان لە قوتابخانەیە ناوە دەبێ پێیان بڵێن هین دەبێ دەهین مەکتەب بکەن ئافرین ئەبێ پێیان بڵێ بگەڕێنەوە بۆ قوتابخانە و بخوێنن وایە بەڵێ هەر بشی لاسیان لاس بەڵێ ئەی تۆ چی با پێشکەشەکەی شاعر دەی فەرموو دەرچی پۆلی یەکەم وا لە پۆلی دیۆم یاخوا پیرۆزی بێ ئێمە خوێنی ساڵی نوێمانمە قوتابێکی وریان گوێرەیە ئەستا قوتابخانە خۆش دێشکا دڵتەیە کەلوپەلی خیان میچکە نایانژاکەنم هەر بشی قوتابخانەکە مەڵبەندی ژیانە ئەی ئافرین هەر بشی یەک چەبڵێ قایمی بۆ لێبەن لاسیان مایکەکە بە لیدیا گیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باشم ئەی یاخوار باش بی لیدیا بەڵێ ئەم پۆشاکە کوردیانە بۆ لەبەر کردووە وەڵای حەزم لێبوو لەبەرەوەی نەتەوەی کورد هەر ماوەتەر سەربەردیشە بێ ئەی ئافرین ئێمە پێویستە ڕێز لە پۆشاکی خۆمان بگرین لە نەتەوەی خۆمان لە کولتوری خۆمان وایە منیش زۆرم حەز لێیە بە تایبەتی بۆ نەوشتەکان زۆر لەبەریەکەم تۆ شەراوە بۆ نەورۆز و جەژن و شتەکانیش لەبەریەکەی بەڵێ ئەی ئافرین لیدیا بەڵێ پێ بڵێ لە پۆلی چەنی دەرچم بۆ 6 دەرچی بۆ 6 ئەی ئافرین هەر بشی لیدیا بەڵێ گوندەکەتان ناوی چییە کانی چنار کانی چنار ئەی باشە ئەزانی واتای کانی چنار لە چیەوە هاتووە باڵێ ئەزانم لە چیەوە کانیەکی لێ بۆ لێرە دووسێ چناری لەسەر بۆ کانی چنار لەوە هاتووە ڕاستە واتە دارچنار لە نزیک کانیەکەەوە بووە بەەوە ناویان ناوە وایە باڵێ ئەی ئافرین لیدیا باڵێ زۆر گرنگە ئێمە مناڵان ئەوە واتای ناوی گوندەکەمان شارەکەمان شارۆچکەکەمان بزین بۆی کاتێک گەشتیارێک هاتە ئەم ناوەوتی ناوی چیە گوندەکەتان نەڵێ نازانم پێویستە واتاکەی زۆر بەباشی بزانیت و فێری خەڵکی تریشی بکەی باشە باشە لیدیا باڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی شعر فەرموو
بڵێن بەڵێ من داڵەنگوێتان لێیە من ئەو پەیامە پێیە لە ئێستاوە کەوردن هەر کەسێ بانگی کردن لە وێڵامدا وشیار بن بەڕێزەوە دیار بن ژیری خۆتان بنوێنن بەڵێ بەکار بهێنن ئەی ئافرین یەکسە بڵێ قایمی بۆ لێبەر دەست خۆش هەر بشی کاکە محەممەد بڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە باش ئەی ئەخوار باش بی محەممەد گیان لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ ئەی ئافرین محەممەد بەڵێ ئادی پێ بڵێن ئێوە وەکو مناڵانی گوندەکەتان لە مۆرزیاوینەیە خۆتان بە چیوە سەرقاڵەکەن ئاکێ ئێسا قوتابخانە نییە ڕۆژانە چیەکەن یاریەکەین یاری بە چیەکەن تۆ پێن وشت تۆپێن وشت یاریە کوردەوارەکان نەزانی وەکو چاو شارکێ و فریوە و جۆجۆ و جۆجۆ یەکشتە وەریا دەست بە دیواروە و شتانە تۆ پێنوە باشە محەممەد بەڵێ ئێمەی مناڵان یاریە کوردەواریەکان بکەین یان یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایلکەین باشترە یاری کوردەکان یاریە کوردەواریەکان وایە بەڵێ چونکە ئەگەر یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایلکەین چاوەکانمان چی لێیە چاکمان کسکسە بێ چاوەکانمان کسکسە بێت و تااقەتی خوێندن و هیچ شتێکمان نامێنێ وایە بەڵێ ئافری محەممەد جان محەممەد بەڵێ ئەی تۆ چی با پێشکەشەکەی شعر عادی شعرەکەم بۆ یەک و دوو ڕابەز و سێ و چوار بکە غار پێنج و شەش گوڵەگەش ئەی ئافری گوڵی گەشت یەکسە بڵێ قایم بۆ محەممەد جان نیدا مایکەکە بە نیدا نیدا گیان چۆنی باشی ئەحواڵە چۆنە هەڵا باش ئەی یاخوام و کاتێ باش بی نیدا گیانەی تۆ لە پۆلی چەنی من دەرچم بۆ 5 دەرچووی بۆ 5 ئافرین هەر بشی نیدا بەڵێ لە وەرزی زستانە بەڵێ گوندەکەی ئێوە گەرمە یا ساردا ساردە ساردا بەڵێ باشە ئەبی ئێمە دارەکان لە بنا ببڕینەوە بۆ خۆگەرمکردنەوە لە وەرزی زستانە نەخێر بۆچی لەبەر ئەوەی دار چییە؟ دارەکان ژینگەمان بۆ پاک دەکەنەوە و دوان ئۆکسجینی کاربۆن هەڵدەبژێن و هەوای پاک دەدەن بە ئێمە ئافرین باشە بێتکەلەوە سوودی دار ئێمە بەری چییە خۆی ئێمە شتەکانی دەخۆین بەری دارە خۆین وایە بەڵێ بێتکەلەوە زەویشمان بۆ فێنگەکە کەواتە ئێمە ساڵانە لە بری ئەوەی دار ببرینەوە ئەبێت چی بکەین دار نەبڕینەوە دەبێت دار بچێنین بۆی دارەکان زیاترکەن ئافرین بۆ ئەوەی ڕێژەی سەوزایی لە وڵاتەکەمانە زۆر بێ چونکە ئەگەر ڕێژەی سەوزایی لە وڵاتەکەمانە زۆر بوو نەخۆشی کەمە بێ ئەو هەوا پاکە بێ ئەو کاتە ئێمە ئەتوانین بە خۆشی لە وڵاتی خۆمان نەبژین وایە بەڵێ ئافرین یاکچە بڵێ قایم بۆ نیداگیان دەست خۆش مایکێکە بە بەکاکە دیاکۆ دیاکۆ بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باشم یاخوا هەر باش بی دیاکۆ گیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی من دەرەچم بۆ 5 دەرئەچی بۆ 5 ئافرین دیاکۆ بەڵێ ئادی پێم بڵێ خەڵکی گوندەکەی ئێوە ئاشەڵداریەکەن بەڵێ چی بەخێوەکە ناشەڵ مانگا و بزن و مەڕ و ئەو شتانە باشە سوودی ئەمانە چییە شیرمان بۆ پیاکەن شیرەکە شیەکەین بە ماس و پەنیر و یەک دنیاشت وایە بەڵێ باشە کارێکی باشە خەڵکی گوندەکان ئاژەڵ بەخێو بکەن یان نا کارێکی باشە کارێکی باشە چونکە وەکو وتمان خەڵکی گوندەکان ئەتوانن بژێوی خۆیانی پێپیا بکەن خەڵکی شارەکانیش خۆراکیان لێ دەست بکەوێ وایە بەڵێ ئافرین باشە تۆ ئەتوانی شوانی بکەی بەڵێ ئەی پچکۆلە نیت نەوەڵا هێشتا پچکۆلەی کە گەورە بووی ئەو کاتە شوانی یەکەیت و منی شێم بۆ لات و چاشە خۆین بێکەوە باشە بەڵێ ئافری چەپڵێکی خایم بۆ دیاکۆ دەست خۆش ماکێکە بە کاکە دادیار دادیارجان بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە وەڵا باش هەر بشیت دادیارجان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی من دەرەچم بۆ 7 دەرەچی بۆ حاوت ئافری دادیار بەڵێ لەم دەوروبەرەی گوندەکەی ئێوە ئاژەڵی کێوی لێیە بەڵێ چی لێ ئاژەڵی کێوی گورگ و چەقەڵ و ڕێوی و کە و ئەی کەروێشی کێوی ئەو شتانە ئەوانەشی لێ ئەوانەشی لێە بەڵێ باشە دادیار ئەبێ ئێمە و ئاژەڵی کێویانە ڕاو بکەین و لە ناویان بەرین و بیان کوژین نەخێر بۆچی لەبەر ئەوەی ژینگەکەمان بەوانەوە جوانە ژینگەکەمان ئەوان جوانتریان کردووە هاوسەنگی زەویان ڕاگرتووە وایە
ئەگەر ئێمە لێرە دانیشین جۆمان لە دەنگی هیچ چۆلەکە و باڵندەیەک نەبێ ئەو کاتە ئێرە خۆشە بێ نەخێر کەواتە پێویستە ئێمە ئەو ئاژەڵانە بپارێزین نابێ بیاڵین کەسی تریش لە ناویان بەرێ وایە؟ ئەی ئافرین چەپڵێکی قایم بۆ دادیارکرد مایکەکە بە کاکە ڕامان ڕامان جان چۆنی؟ ئەحواڵە چۆنە؟ لە پۆلیچەنی ڕامان جان لە 6 ئافرین ڕامان ماڵتان دوورە لە قوتابخانەکەەوە؟ باشە ئەو ڕۆژانەی کە ساردا یان بەفرە یان بارانە ئەو هاوڕێیانە و کە لە پۆلی 1 و 2 ئەوانن ئەچن بۆ قوتابخانە تۆ لە ڕێگاوە ئەگەولیانە بێ؟ ئافرین ئەبێ ئێمە ئاگامان لە یەکتری بێ بە تایبەتی ئەو کەسانی کە مناڵەکان بچووکترن بۆ ئەوەی لە ڕێگان نەکەون یان نەترسن کاتێککە هەورە گرمە بوو یا کاتێککە باران بوو پێویستە یەکتری بەجێ نێڵی باشە؟ ئافرین چەپڵێکی قایم بۆ کاکە ڕامان دەست خۆش هەر بشین مناڵەکان حەزەکەم بەجێتان بێڵم منیش حەز ناکەم بەڵام بەداخەوە لەبەرەوەی کاتی بەرنمەکەمان کۆتایی هاو من ئەبێ بەجێتان بێڵم و خۆم ئامادەکەم بۆی بچم بەرەو گوندێکی تری کوردستان لێرەیان بەجێتان هێڵم هەتا گوندێکی تری کوردستان بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ وحەفیز